بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەختی خۆی گەورە کە وەصفیەکات وما ئەرسەلناکە إلا ڕەحمەتە للعالمین، وەکەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەت بۆ ڕەحمەت نێرابێ بۆ هەموو دنیا، بە موسڵمان و کافر و دار و بەرد و هەموو شتێکی ئەم جیهانە، وەکەوەی ڕەحم و بەزەیی بخاتەوە شوێنی خۆی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی، خوای گەورە خۆی پەروەردەی کردووە لەژێر ڕێعایەتی چاوی مەرحەمەتی خوایە بووە و پەروەردەیەکی وەرگرتووە وئینەکە لەعەلا خولوق عەظیم، تۆ لەسەر ئەخلاق و ڕەوشتێکی زۆر زۆر بەرزی. یەکێک لە موعجیزە هەرە گەورەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم خولوقە عەظیمەیە کە تا ڕۆژی قیامەت ئەم ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر کەسێکا بە بڕێک بە بەشێک کە خوا پێی بدات تەوفیقی با و خۆیشی هەڵگری بێت بتوانێت ئیختیاری ئەو ئەخلاقە جوانە بکە، بەو بڕە ئەم موعجیزەیە ڕەنگەیاتەوە لە خەڵکا. لەبەرەوە موعجیزەی ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکە لە موعجیزە گەورەکانی کە تا ڕۆژی قیامەت بە ملیۆنەها ئینسان حتى غەیری موسڵمانی جێبەجێیەکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت نزیکترین کەستان ئەقرەبکم ئیلەیە یەومە القیامە، نزیکترین کەس لە منەوە لە ڕۆژی قیامەتە نەیفەرموو ئەوەی کە جیهادەکە، ئەوەی کە نوێژی زۆرەکە، ئەوەی کە فڵان شتەکات، ئەوەی کە زۆر دەرەکەوێ، نەخێر، ئەوانەیە ئەحسەنکم ئەخلاقا، ئەوانەی کە ئەخلاقیان زۆر زۆر بەرز و باڵایە. ئەمڕۆ ئێمە لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە کۆمەڵێ لەو ڕەوشت و ئاکارە جوانانەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم باسەکەین. ئێمە لە سلێمانیەوە بەڕێکەوتین، بە چیاکانی قەرەداغا سەرەکەوینەوە چینە یەکێک لە دێخۆشەویستەکانی قەرەداغ بۆ خزمەت مامۆسایەکی خۆشەویست. ئەم مامۆسا بەڕێزە کە تەلەفۆنم بۆ کرد وتی وەڵڵاهی مادەم بەرنامەیە لە خزمەتی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم من خۆمیان بۆ سلێمانی تا بەرنامەکە بکەین. ئەو لە خەراخە ئەوەنە جوان بوو هەڵوێستەکە، ئەم دڵڕاگرتنەکە یەکێکە لەو شتانەی ئێمە باسیەکەین، ئەوەنە جوان بوو وتم نەخێر ئێمەین بۆ خزمەتی تۆ. بڕیارمانە لە قەراغ لە ناحیەکەیا بینوتی نە هەر یەم بۆ سلێمانی وتم دە هەروە مادەم وای لێ هات ئێمە هەر خۆمانینە ناولادیەکەی جنابتان و ئینشاءالله لە خزمەتان نابین. بەڕاستی چەند جوانە تۆ لە پێناوی خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دێیەکی دوور بیت و بە سیارەی خۆت یاخود بە نەفەر یا بە هەر شتێک، بەڵام مادەم بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ مانوبوونێک، هیچ بێتاقەتی، هیچ ناڕەحەتیە ڕوون تێ ناکات. و ئەوە بە شانازی بزانم ئەمە یەکێک بوو لەو ئەخلاقە جوانانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری ئێمەی کرد و فێری ئەو مامۆسا و فێری هەمومان یەکات. وەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕەحمەتە بۆ هەموو دنیا لە جەنگی ئوحودا، ئەو خودەیی کە لەسەری پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم، ئاسنەکانی ناوی چقی بۆ ناو ڕوومەتی مبارەکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەم دی و لەو دیوە خوێنی پیاهاتە خوارەوە. سەحابەکان بە زۆر ئەو خودەیەیان یاخود ئەو پارچە ئاسنانی کە چوو بوو بە ناوە ڕایان کێشا، هەتا دانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شکا، خوێن بە ڕوخسار و بە ناو دەمیا هاتە خوارەوە. سەحابەکان ترسان چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی هەڵبڕی دوای ئەوە دوعا بکە، وتیان ئێستا دوعای غەزەبیان لێ کات. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی اللهم اهد قومي فإنهم لا يعلمون، خوای هیدایەتی ئەم گەلەی کە ئاوای لێ کردوم، ئاوا هاتوون لە جەنگی ئوحودا شەڕمان لەگەڵاکەن، ئەو هەموو سەحابەیان شەهید کردو، خوایە ئەوانە نەزانن ڕەحمیان پێ بکە. وەک ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فریا بکەوێ نەوەک خوای گەورە غەزەبیان بەسەرا بارێنێ، ئەم دوعایە ڕێ بگرێ لەوەی کە غەزەب لەو کافرانە نەگرێ. ئێمە چەندێک لەگەڵ ئەم ڕەحمەتەیە ئاژین، چۆن مامەڵە لەگەڵ ڕەحمەتی ئەم ئیسلامەیە ئاکەین
چەند ڕق و قینمان دروست کردووە پێم لەگەڵ کافرە ئاوا بووە لەگەڵ منافقا خۆی ناشتوێتی ئەی ئێمەی مسلمان بۆ ناتوانین لەگەڵ یەکە هەڵکەین بە بچووکترین ئیختیلاف و بە بچووکترین شت تەکفیر و تەفسیق و تەبدیعی یەکەکەین ئەی چۆن لە مزگەوتەکانە مامەڵی یەکتر ئابۆ جۆراکەین با بگەڕێنەوە بۆ ئەم سنەتە گەورە عملیانەی ڕسول الله صلی الله عليه وسلم ئەم ئەخلاقە بەرزانە تا بەڵکو خۆی گەورە ڕەحممان پێ بکات فەرمونون ئەڵقەی ئەم جارەمان یەخوا سەرەتا بەخێر بێن سەر چاوانمان هاتن ئینشاءڵڵا بەرەکەتدارتان کردین هەر لە مانگی پیرۆزی یادی لەدایکبوونی پیاغەمبەریشە ئینشاءڵڵا ئەمەش هەر هۆکارێکی ترە بۆ بەرەکەتداربوونی مەجلیسەکەمان حەز دەکەم منیش بە فەرمودەیەکی قودسی بە جەنابتان ڕابگەێنم مژدەیەکتان بدەمێ بۆ ئێوەی ئینشاءڵڵا کەوا هەڵ ئەسن بەم کارە پیرۆزە لە فەرمودەیەکی قورسیە خوای گەورە ئەفەرمێ پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وما خلقت خلقا أحب إلي ممن ذكرني الناس ومێدم وایە ئینشاءڵڵا ئەحب الخەلق ئێوەن چونکە ئێوەن ئەبن بەهۆی ئەوەی کەوا خوای گەورە و بەرنامەی خوای گەورە بیری خەڵق بخەنەوە ئینشاءڵڵا ئەمە ئینشاءڵڵا مژدەیەکی گەورەیە بۆ میهنەکە و بۆ پیشە جوانەکەی ئێوە یەخوا دووبارە بەخێر بێن سەر چاومان مامۆستاگیان یا ئەگەر ئێمە بدوێین بە کورتی لەسەر ئەخلاقی پیاغەمبەر صلی الله عليه وسلم لەوانەیە بڵێم دەریایەکی بێبنە بەڵام من حەز ئەەکەم ئەگەر دوو دەقەیش بێکات ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر ئەخلاقی پیاغەمبەر صلی الله عليه وسلم خودی پیاغەمبەر صلی الله عليه وسلم معلومی جەنابتانە فەرموویەتی من دوعاکەی ئیبراهیمم عليه السلام ئیبراهیمی باپیرەم بەڵام ئێمە تەمەشا بکەین هەتاوەکوونێ حەزەتی ئیبراهیمیش یاسایی تەشریع وابووە بۆ ئەو تعلیم لە پێش تەزکیەوە بووە هەتا ئەو کاتە سەیری ئەم ئاەتەی سوورەتی بەقەرەی ئاەتی 129 بکەین کە دوعای کرد حەزەتی ئیبراهیم طبعا دوای خۆی هەر لە خەمی خەڵکەکا بوو فەرمووی أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك أي پەروەردگاری ئێمە ڕسوولێک بنێرە بۆ ناو ئەوان دوای من کەوا ئاياتی خۆتیان بۆ بخوێنێتەوە ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم ئای لا مەبەستەکەی ئەم من ئەوەی فەرمووی خوایە دوای ئەوە فێری علمیان بکات تعلیمیان بکات وحکمت و دانایش ويزكيهم تزکیەی خستە ئەخیر و حەزەتی ئیبراهیم کە قورئان تۆماری دوعاکەی حەزەتی ئیبراهیم بۆ کردوین وەکو عەرزم کردن ئاەتی 129 سورەی بەقەرە ئەمما دوای ئەوە خوای گەورە لە ئاەتی 151 هەمان سوورەتە ئەفەرمێ کەما ئەرسەلنا ئەو کەما لە زمانی عەرەبیە بۆ تەشبیهە لە بینی دوو فیعلا بەڵام بڵێن پێشهاتی داواکاریەکە ئەخاتە ڕوو وەکو ئەوەی کەوا تۆ داوات کرد یا ئیبراهیم ئەو داوای کە تۆ کردی کەما ئەرسەلنا فیکم ڕەسوولا منکم یەکسەر ئەمجا خوای گەورە خیتابەکە ڕوەکاتە ئێمە زەمیری کومی بەرامبەر بەکارێنێ بۆ ئێمە ئەوە تا لە دوعاکەی حەزەتی ئیبراهیمە هەمووی زەمیری هائی غائب بوو فیهم منهم ئەو دوعای بۆ ئێمە ئەکرد بەڵام خوای گەورە فەرمێ کەما ئەرسەلنا فیکم ڕەسوولا منکم یتلو عەلەیکم ئایاتینا ويزكيكم ويعلمكم تزکیەکە لە ئەخیرە لە دوعاکەی حەزەتی ئیبراهیمە بوو بەڵام خوای گەورە و علام الغیوب هێنای بۆ ئەوە کەواتە مەبەستەکەمانەیە ئینجا فەرمێ ويعلمكم الكتاب کەواتە تەزکیە لە پێش تعلیمەوەیە بۆ ئومەتی پیاغەمبەر صلی الله عليه وسلم ئەصلی تەزکیە یعنی ئەخلاق مامەسا تەزکیە یعنی پاکردنەوە معلومی جەنابتانە یعنی ئەخلاق جایتر دوای ئەوە کە ئەمە بوو بە ڕێڕەوێک بۆ پیاغەمبەر پێش خەڵقی پیاغەمبەر خوای گەورە تەزکیەی داناوە بۆ پیاغەمبەر کە بە لە پێش تعلیمە بۆ ئێمە ئینشاءالله ئەمە وەکو ڕوونکردنەوەیەک عەرزام کەم دوای ئەوە خوای گەورە فەرمێ وإنك لعلى خلق عظيم ئەوەش لامەکە لامی تعلیە لە زمانی عەرەبیە یعنی نەک پیاغەمبەر تۆ خاوەنی ئەخلاقێکی بەرزی لعلى خلق عظيم یعنی لە سەرو ئەخلاقەوە یعنی وەکو مەزدەرێک وایە تعلیە لامەکە بەڵامە مەزدەری ئەشوبێ یعنی تۆ مەزدەری ئەخلاقی کە مەزدەریش بوو یعنی فرەچەشنە لە بواری ئازایەتیە لە بواری دەستپاکیە لە بواری ئەمانەتە لە بواری سدقە لە هەموو ڕوەکان و پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەزدەر بووە بۆ ئەوە کاتێک کە پیاغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إنما بعثت لأتمم مكارم الأخلاق إنما لە زمانی عەرەبیە بۆ حەسرە کە لە پێش هەر عیبارەتێک وا و یعنی ئەم عیبارەتە لەمە زیاتر نییە فەرمی تەنها من بۆ ئەمە هاتووم قۆناغەکانی ڕەوشتەوە بکەم
وەکو عەرزم کردی قۆناغەکانی ڕەوشت فرە چەشنە فرە بابەتە بەڵام ئەمما ئێمە لەیرا بڵێن کێشەی سەرەکی ئیمڕۆی گرۆی مسلمانان ئەمەیە دابڕانێک لە بینی ئێمە هەیە لە بینی ئەخلاق و عیبادەتەکە تەحویلی عیبادەتەکە ناکەین بۆ ئەخلاق جا ئەم دابڕانە ئەم دووریە دوو جۆر کۆمەڵمان بۆ دەرەکە کۆمەڵێکیمان بۆ دەرەکات ئەوانەی کەوا بڵێن خواپەرستێک کۆمەڵی خواپەرستێکی باشی هەیە بەڵام ڕەوشی جوانی حقیقەتە ئەم چەنها کەسمانەیە حاجیە چەنها کەسمانەیە مەسەلەن داعیە بەڵام تەمەشاکەی لەگەڵ حتا لەگەڵ خێزانەکەیە بەڕەوەی پیاغەمبەر ناجۆرێتە سەلەی الله عەلەیهی وسەلەم بە سونەتی پیاغەمبەر کۆمەڵێکی تریشمان هەیە ڕەوشتێکی جوانی هەیە خاوەنی تا ڕادەیەک ڕەوشی ئینسانی مرۆڤایەتی باش هەیە بەڵام عیبادەتێکی سستی هەیە کەواتە لە هەردوو ڕووەکە ئەم دابڕانە ئەم دوو جۆرە کۆمەڵگە هەردووکیان مەرفوزە لە شریعەتی ئیسلام کەواتە کۆمەڵی سێم کامیانە وەکو کوردەواری ئەڵێ کەمال و جەمالیەک بگرێ عیبادەت لەگەڵەوە تەحویلیکەی بۆچی بۆ سلوک و بۆ هەڵسو کەوتن وەکو ئەفەرمێ لە عیبادەتێکا بینی و ئەفەرمێ العیبادەت بلا تحقیق کمحکەمەت بلا قاضی ئەگەر عیبادەتێک تطبیقی لەگەڵان نەبێ وەکو محکەمەیەک وایە قاضی تا نەبێ جاکە قاضی نەبوو ئەو حکومەدا کە تۆش تطبیقی کردەوەکەت نەبوو نابێ سە هەر بۆ نمونە مامۆستا تەنانەت یعنی بگرە لە هەموو عیبادەتەکانە نوێژ لەوانەیە لە هەموویان زیاتر بۆ ئێمە الحەمدولیلا عامی خەڵک مسلمانان نوێژەکەین بەشی زۆرمان الحەمدولیلا تەمەشای نوێژ بکەین خوای گەورە لە مەهامی نوێژا بە ئێمە ئەفەرمێکی وەئەقیم الصەلاتە لذیکری یعنی مەهامی ڕۆحیەکەی ئەمەیە لذیکری ئەگەر کەسێ لە کاتی نوێژا بە حوزور و بە وجود نەوەسێ بە هەردووکیان معناها نوێژەکەی نوێژ نییە ئەمە بۆ بابەتە ڕۆحیەکەی ئەمە بۆ بابەتی سلوکەکەی و تطبیقی کۆمەڵایەتەکەی وەکو پیاغەمبەریان هەر لە هەوڵی ئەوە بۆ ڕۆحمان فیدای بێ ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمنکر کەواتە خوای گەورە بە ئینەی تەوکید بە تەحقیق فەرمێتی نوێژ ئەمەیە کەوا بەرگریەکە لە چی لە منکر لە فەحشا و منکر فەحشا ینی زانی دەم منکەری ژانی لە نەکیرەوە هاتۆ لە زمانی عەرەبی ینی شتێکەوە نەناسراو بێ لە شەریعەتی ئیسلام چەند کەسانمانەیە مامۆستا بەداخۆ نوێژەکەن غەیبەتەکە نوێژەکە حاشاکم درۆ ئەکا کەواتە لەیرا ئەم دوو مەهامەی نوێژ کە تەنها عن الفەحشاء والمنکر ئەگەرتیانە بێ وەڵاهی براوە بە نوێژکەر نییە کەواتە هەموو پەرستشەکان کە خوای گەورە دایناوە ڕبتی بەو ئەخلاقە گەورەوەیە کە پیغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێی هاتوو ئەگەر پەیوەندیەکی تۆکمەی هەیە لەگەڵ ئەوە تەحویلی کەینەوە کردەوە فرمودەی صحیحی پیغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من لم تأمر صلاته بالمعروف من لم تأمره صلاته بالمعروف ئەگەر کەسێ نوێژەکەی فەرمانی پێ نەکرد بە چاکە و بەرگری پێ نەکرد لە خراپە لم يزدد من الله إلا بعدا سبحان الله يعني هەر بەوەی وەردە ناچین کە نوێژەکەمان لێ وەرناگیرێ لم يزدد من الله چی إلا بعدا نعوذ بالله کەواتە ئەمە دووبارە پیاغەمبەری خوا تاکیدمان بۆ تەحویلی عیبادەتەکان دەکاتەوە بۆ سلوک و بۆ هەڵسو کەوتن جنابی مامۆستا عەبدوڵڵا زۆرم پێ خۆش بوو کە لێرا بە خزمەتە گەیشتم جا وەختێک کە من بە خزمەتە گەیشتم فەرموود وادەم بۆ پێغەمبەر گیانە صلی الله علیه وسلم تا ئێوارە لێرا بە پێوە ئەوەستم پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەحمەتە للعالەمینە ئەم ڕەحمەتە بە چی هەستی پێ بکەین والله قوربان گیان ڕەحمەتە للعالەمینە بۆ هەتا کافرەکانیش سوودیان لەو ڕەحمەتە وەرگرتووە ئەنجا وەکونێ هەر کەس سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە با صلی الله علیه وسلم ئەبێ بەهۆی کەفارەتی گوناحی یەکێ لە حەدیثەکانیە فەرمێ الحج والعمرة ينفيان الفقر والذنوب ئەنجا وەکنێ حەج و عومرە هەر کەسێ بچێ ئەبێ بەهۆی نە گوناحی بەسەرەوە مێنێ نە فەقیری ژەمێنێ ئەنجا ئەفەرمێت ئەوەی کەوا ئێوارە دەسەڵەواتم لەسەر با و بەیانی دەسەڵاتم لەسەر با لە ڕۆژی قیامەتە ئەبم بە شەفیعی یەکێ لە ئەسحاب هاتە خزمەتی فەرمووی قوربان گیان لە شەو ڕۆژێکە چەندە سەڵەوات لەسەر بەر فەرمووی بە ئارەزوی خۆت فەرمووی ئەگەر ڕوبعی کاتەکە ینی 6 سەعات لە 24 سەعات فەرمووی ئەگەر زاییکەی باشە فەرمووی ئەگەر نیو فەرمووی زاییکەی باشە فەرمووی لە 3 بەش 2 بەش فەرمووی زاییکەی باشە فەرمووی داکەواتە هەر سەڵاوات لە دیاری تۆیان فەرمووی ئەمجا بەو شێوەیە بی یەکفی هەممەک وەیەغفیر ذەنبەک تۆ
نەگوناهی بەسەرەوە مێنێ نەخەفەتیش ئەمێنێ جا شتێ لەوە باشترە ئینسان گوناهی بەسەرەوە نەمێنێ و خەفەتیشی نەمێنێ ئەرە بەخوا ئێمە چی بکەین بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم باش والله قوربانجان سەڵەوات جا هەر کەسە سەڵەوات لەسەر پێغەمبەر با صلی الله علیه و سلم ترەوە خۆشەویستی ئەوی مسۆگەر کردووە خوا ئاگای لێ 20 ساڵ لەمەوە پێش لە مانگێکی مەولووە هەموو ڕۆژێ 10,000 سەڵاواتم لە دیارەیە ئەم پێغەمبەر گیانە هەموو ڕۆژێ ئاوە دانیش دازەف خوا ئاگای لێ لە ئاخری کۆتایی مانگی مەولووە تەقریباً 29 شتێکی وا بوو بەشەو بە خزمەتی گەیشتم تەشریفێنا ناودەمی ماچ کردم وا ئاگای لێ ئێستا لە خەتمەیە یوایە بژاڵێ وەڵڵی پیانوتم بڕۆ مامۆستا عەبدوڵڵای دەمی مبارەکە چووکە پێغەمبەرجان دەمی مبارەک ماچ کردووە یەن بە تایبەتی دەمم ماچەکە وا ئاگای لێ بەهۆی سڵاواتە ئەوە دەست بەخوا بەهۆی ئەسڵاواتەوە ئەنجا بەهۆی شاع عوسمان گیانەوە وا ئاگای لێیە بە خزمەتی گەیشتم شاع عوسمان گیان لە خزمەتیا بوو لێرۆکو بۆ ئەو بەرەوە بوو لە دوورەوە فەرمووی يستوجب الجنة إشارتي بمن كر فرمو يستوجب الجنة يقشي لخوا بزيابي لخوا بزيابي يتر دائما من خليك صلواتم لا الروضي مبارك يا أبو بخدمتي قيشتم فرموي هركاتيك صلوات لسرم دا بلي صلى الله على خير من دفن في خير البقاع صلى الله على خير من دفن في خير البقاع يسر بو خلق جرمو على خوابهم بنوسا بو انا نسب هر او صلوات علينا صلوات خوش زۆر گەورەیە مرجانا صلوات پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتە بۆ هەموو دنیا نەک هەر بۆ موسڵمان بۆ کافریش بۆ کافر کورە بۆ جاندار بەخوا بۆ درەختەکان کورە بۆ هەموو دنیا پێغەمبەر ڕەحمەتە رحمة للعالمين وما أرسلناك إلا رحمة للعالمين وای گەورە فەرمێ ئێمە زۆر خەزاری پێغەمبەرین ئەی خۆی نافەرمێ ئەگەر منتان لە خۆتان لە باوکتان لە دایکتان لە هەچی کەس و کارتان یە خۆشەویستتر نەبێ ئیمانتان تەواو نابێ کەواتە ئێمە بێ پێغەمبەرمان لە هەموو کوڕمان کچمان باوکمان دایکمان سەروەت و سامانمان چی هەیە ئەبێ لەوانەمان خۆشتر بێ خوا جەزا بۆ تۆ مامۆستا مەلا عەبدوڵڵا جنابی مامۆستا عەبدوڕەحیم خەرپانیین مامۆستا گیان ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ هەموومان سەرمەشقە چۆن بیکەین بە سەرمەشقی بۆ خۆمان چۆن لەم ڕۆژگارەیە سوود لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ببینین بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله وأصلي وأسلم على أشرف المخلوقات سيدنا ومولانا وقائدنا وحبيبنا وبؤرة عيوننا محمد وعلى آله وصحبه ومن والاه سلتا حزكم وبلم سألوا رسول الله صلى الله عليه وسلم قالوا من البخيل قال البخيل من ذكرت عنده فلم يصلي علي اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين پیغمبری خوا صلی الله علیه و سلم اگه بگەڕێنەوە بۆ سەرەتا جوان ناسراوە لە ناو سەحابی و غەیری سەحابیشە تەنانەت غەیری سەحابیشە جوان ناسراوە دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بە سەحابیەکان و غەیری سەحابی کە تێپەڕ ئەبن بەلاتانە هەڵمەسن لەبەرم هەڵمەسن بەڵام کێ هەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەلێا تێپەڕ ببێت وهەڵنەسێت تەنانەت جاری وا هەبوو یەهودی و موشریکەکانیش لەگەڵ موسڵمانەکانە دانیشت بوون کەچی خۆیان پێنەیە گیرا و وەک شارع بازەکە دەڵێ وەکو سپرنگە لێ شارە بێ ئاوا بەرزە بوونەوە بۆیە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێپەڕ بوو بەلای کۆمەڵێکە هەموو هەستانەوە بە منافق و موشریک و موسڵمانە و هەموو هەڵسانەوە قال ألا أمرتكم أن لا تقوموا عندما مررت بكم هەڵمەسن لەبەرم کاتەی تێپەڕم بەلاتەنا یەکسەر حەسانی کوڕی ثابت لەوێ بوو ئەم دوو دێڕە شعری فەرموو زۆر جوانی فەرمووی قیامی للعەزیز عەلەیە فەرض وترك الفرض ما هو مستقيم عجبت لمن له عقل وفهم يرى هذا الجمال ولا يقوم
صلى الله تعالى عليه وسلم. ئەوەندەم پێغەمبەری خوا ناسراو بوو مەثەلەکەیە کە هەموو جار ئەگێڕێتەوە و هەر هەمومان ئەیزانین، بەڵام سوبحان الله لەگەڵ هەموو گێڕانەوەیەک لەزەتێکی تایبەت ئەدا بە گوێگەر کاتێک کە ئەم مەثەلەی گوێ لێ ئەبێت، ئەویش ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕەفتارەکانی بە کردەوەکانی خۆی ئەناسان بە خەڵکی ئەوەندەی کە کەمتری ئەوت بەڵام زیاتر ئەکرد و بەم ڕەفتارانی زیاتر الحەمدولله تعریفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبووە هۆکاری ئەوەی کە زۆر کەس بە ڕەفتارەکان و بە کردارەکانی خوای گەورە هیدایەتی بدا، هەر وەکو ئەوەی ئافرەتێک هەبوو کە یەکێکی پیرەژنێک بوو زۆر حاقد بوو بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەوەندە حاقد بوو ڕۆژە کۆڵێدار بە کۆڵەوێت و کە هەمومان بیستومان و خوێندومانە و لە دەمی جەنابی شتانەوە هەر بیستومانەتەوە فەرمووی پورێکیان ئەو کۆڵەدارە بیدە بە کۆڵی مناوەتی خوا ڕۆڵەگیان یاخوا سەلامەت بی دەی فەرموو کۆڵەکەی بۆ هەڵگرت و تا گەیاندە بەردەمی ماڵی خۆی دوایی فەرمووی مادام تۆ ئەوەنە کوڕێکی باش و چاک و عەفو دینداری نالەوێ ئەوەندە باشی ئەوەندە هاوکاریکەری ئەوە من قەرارمدا یەک نەسحەتی گەورەت بکەم لەمە گەورەتر بێ بۆت. فەرمووی چییە پورێکیان؟ وتی یەکێک پەیدا بووە گەنجێک سەرلێتێک دەرێک نازانم چی زۆر بە خراپی باسی پێغەمبەری صلی الله علیه وسلم پێی دەڵێن محەممەد وریا بە ئەم محەممەدە دوای نەکەویت و نەتخەڵەتێنێ بە کردداری بەڵام سلماندی پێشتر تازە ئەم وەڵامێکی کەی بۆ دروست ئەم پورەیە کە ئەمەی بینی ئەبێتە وەڵام بۆ ئەو فەرمووی ئەڵێ چی ئەگەر ئەو محەممەدە من بم بەڵێ ئەو محەممەدە ئەگەر من بم ئەڵێ چی؟ فەرمووی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأنك رسول الله صلى الله تعالى عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگە بێت و وەک برایەک بە ناوی تەحسین حەمەغەریب ڕۆژێ تۆزە باسی کورتەیەک باسی پێغەمبەری کە صلی الله عليه وسلم فەرمووی مامۆستا تەحسین ئیسە دکتۆرا هەیە الحەمدولله دکتۆر تەحسین حەمەغەریب یەک فەرمووی زۆر جوانی فەرمووی ئەگەی بێت و من بەم کەم علمی خۆم و بەم کەم زانستەی خۆمەوە ئەگەی بێت و بنووسم لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەزانم ئەتوانم 400 پەڕەی لەسەر بنووسم بە کەمترین نووسینی من. ئجا چ جای ئەوانەی کە عالمن کە زانان کە شارەزان بەڵام هیوادارم ئێمە بتوانین محبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برێتیە لە زیندووکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و متابعە و پراکتیڤەکردنی ئەم فەرمودانە و ئەم سنەتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە نیشانەیە بۆ محبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها خوای گەورە تعریفی جوانی ئەم پێغەمبەرمان بۆ ئەکات صلى الله عليه وسلم دفرمي لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم فإن تولوا فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم والسلام عليكم ورحمة الله وبركاته. فیضی به انتها بنرا رحمت خدا لبو امام الهدى بو تقوی سعدا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم ببین با قربانی تو قربان آلو بایتی تو ببین با قربانی تو قربانی یارانی تو بکشی قربانی تو
روحيانا كاين بافيدا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم ای شاهی خوش خلق و خو ای ماهی گل رنگ روح و دل و لاش همو بو تو ببی وفیدا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير للخلق كلهم مطالب خدای بردین مصطفی مطالب خدای بردین مصطفی بر درگاه گدایی سلطان محمد مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمودي في السماء يا حبيبي خدايا مقبول براقايا ومختار مصطفى مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير للخلق كلهم چون بسی اوصافی تو تواو دکا گفتگو چون بسی اوصافی تو تواو دکا گفتگو قرآن لبو وصفیت خلقی عظیم ماذا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير للخلق كلهم ماوەسەگیان لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و صلى الله سەحابەکانە عليه فەرمێ توفەیلی کوڕی عەمری دەوسی بەڵێ هاتە خزمەتی پێغەمبەر سەڵەم یا رەسوڵ الله قەبیلەکەمان هۆزەکەمان دەوس فاجرن و خراپەکارن و بەخوا ئەم داوایە قبول ناکەن دوعای شەڕیان لێ بکە با تیا بچن کە خۆی لەو قەبیلەیە بوو پێغەمبەر سەڵەم فەرمووی ئێمە بە لەعنەت لەعان نەنێراوین ئێمە بە ڕەحمەت نێراوین ئینشاء الله دوعای خێران بۆ ئەکەم و دوعای شەکا پێغەمبەر سەڵەم کە ئەو قەبیلەیە بێت کە موسڵمانی و دوایی هەر موسڵمانی شەبن حتا ئەفەرمێ لە مەدینەیە ماوەسان نەک لە مەکەیە کە ئیتر عرق حرامە بێت دەی سەحابە هەبوو هێنایەتە خزم پێغەمبەر سەڵەم سەحابە ویسیانە نەفرەتی لێ بکەن ئەمە بۆ عرقەخوا پێغەمبەر سەڵەم فەرمێن لەعنەتی لێ نەکەنەوە خۆ پێغەمبەری خۆی خۆشەوێت سێ تائیفەی جوولەکە لە مەدینەیە کە ویسیانە پێغەمبەری خوا سەڵەم شەهید بکەن هەر جارێ بە محاولەیەک جارێ لەو کاتانە کە فەرمێ لە محاولەکە فەشەلیان هێنابوو کەچی جوولەکەیەک لەوێەوە تێپەڕی جەنازەکەیان برد بۆ سەر قەبران پێغەمبەر سەڵەم لەبەر جەنازەکە هەڵساوتیانە ڕەسوڵ الله ئەوان خەریکی ئەم ئامەرەی شەهیدکردنی تۆن لە کاتێکیشا تۆ لەبەر جوولەکەیە کەڵەسی فەرمووی ئەی نەفس نییە ئەی ڕۆحێک نییە گەڕاوەتەوە بەلای خۆی گەورە گەڕاوەتەوە بەلای یعنی ئەم
ڕەحمەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێ ئێمە چۆنەکو جنابت ئاماژەت پێ کرد چۆن جارێکی تر ئەم ڕەحمەتە بکەینەوە بە سلوک بۆ خۆشمان بەڵێ. چونکە ئەم زەمەنەی ئێمە زۆر پێویستمان بەم ڕەحمەتەیە جارێکی تر ئەم سنەتە زیینۆکەینەوە کە قورسە بەڕاستی و زەحمەتیشەوە ئەمەیە خێری گەورەمان بەڵێ. دەسەخات و ئەم میلەت و ئەم نەتەوانە بەڕاستی باتەوە شوێری بەتەأکید خۆی مامۆستاگیان زۆر جوانە فەرمی مامۆستاگیان وەکو تۆ فەرموود یعنی کە خوای گەورە ئەفەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەمە گەر بە خوێندنەوە ئاسانە بیخوێنەوە مامۆستا بەڵام تۆ دیقەتی ئاەتەکە بدەین خوای گەورە ئەفەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین عالەمی نافەرمێ للمؤمنین جوانە للمسلمین بۆ هەموو عالم کەواتە ئەرکی پیاغەمبەر ئەمەندە قورس بووە ئەگەر تۆ تەنها و تەنها بە یارمەتی خوا و لە توانای کەسێکی وەکو شخصێتێکی پیاغەمبەرا بۆ صلی صلی الله الله عليه عليه وسلم وسلم تۆ ڕەحمەتی بۆ هەموو عالم بۆ یار و بۆ نەیار جوان ڕەحمەت بجاری وایە ئینسان هەر بۆ گیانی خۆی ڕەحمەت نییە هەر بۆ گیانی تۆ ئیشێکەکەی زیاد لە حەد عەزێتی خۆ بدەی ڕەحمەت نی بۆ گیانی ڕاستە کەسێکە بۆ نمونە لە مەجلیسێکا لە شوێنێکە ئەبێت لە قسەکردنا لە شێوازە لە یاسا لا ئەدا لە ڕەحمەت دەرەچێ بەڵام پیاغەمبەری خوا ئەبێ ڕەحمەت بێ بۆ هەموو عالم اینجا پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا تاکە کەس بووە لە مێژووە لە مێژووی مرۆڤایەتیە کەوا الفضل ما شهد به الأعداء جوانە کەس نەبووە ئیتر غەیری پیاغەمبەر کە نارەکانی شاهدی بۆ بدەن تەمەشا بکە معلومی جەنابتە لە پێش کۆچیە کە بۆ مەدینە بڕوە ئەوە بۆ هەموو پارە و ئەو سەروەتانەی کە دڵیان پێ خۆش بوو نارەکانی پیاغەمبەر لای پیاغەمبەردایان نابوو صلی الله عليه صلى الله عليه وسلم کاتێک کە ڕۆیشت تەشریفی حەزەتی عەلی داناو بە ئەمانەتی فەرمی ئەمانە بدەرەوە پیان لەلایەکۆ دوژمنی سەرسەختی پیاغەمبەر بوون بەڵام لەلایەشۆ لە پیاغەمبەر ئەمینتریان شک نەئەبر کە پارە و کەواتە ئەمە الفەضل ما شهد به الأعداء صفەتێکی تری بوو پیاغەمبەر عدم الإساءة شخصية قەت لەسەر خۆی پیاغەمبەر تووڕە نەبوو هەرگیز مامۆستا لەسەر خۆی خودی خۆی لە خودی خۆی لەسەر ڕۆحی خۆی لەسەر گیانی خۆی پیاغەمبەری خوا ڕەدوفعلی خراپەی نەبووە اللهم لەسەر تەشریعێکی عام کە ڕقی هەڵسابێ لەبەر شریعەتی ئیسلام ڕقی هەڵساوە بەم ئاسانەوە بووە تەمەشاکەین لە تەعاونە ئەخلاقی پیاغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکە ئەفەرمێ کە هانمانەدا ئەفەرمێ من مەشا في حاجة أخيه ساعة من الليل أو نهار هەر کەسێ بڕوات سەعاتێک کاتێک بۆ پێداویستی برایەکی دینی چی لە شەوا بێ ئەو لە ڕۆژا بێ کەواتە لە هەر کاتێکە ئەم ئێمەی ئومەتی ئەو پیاغەمبەرە ئەبێت داوایەکمان لێکرا بۆ یارمەتی گوێ کات نەدەیت چونکە فەرموودەکە فەرمێ في الليل أو النهار لە شەوا یار لە ڕۆژە اینجا فەرمێ قضاها أو لم يقضيها ئەگەر ئیشەکەی بۆ بکرێ یا بۆی نەکرێ كان خير له من ئەفەرمێ اعتكاف شهرين الله تەنها بەو شوونە لە ئاعتیکافی دوومان و ئاعتیکاف عیبادەتە معلومی جەنابتانە مانەوەیە لە مزگەوتە عیبادەتە خواپەرستیە بەڵام تەنها تۆ بەو شوونەت کە بڕۆی لەگەڵ ئەو برای دینا بۆ دەبری ئیشەکەی لە ئاعتیکافی دوومان خوا پێی خۆشترە کەواتە ڕاستەوخۆ ئەگەر ئێمە تەحویلی عیبادەتەکە نەکەین لە سلوکەکە بگرە ئەسڵی عیبادەتەکەشمان دەوری نابێنێ جوانم ماوەساڵ ئەم ڕەوشتانی پیاوەسەڵام يعني بۆ ئەم زمانی ئێمەی سە بۆ نمونە وەفاداری سەیری پێغەمبەر کە صلی الله عليه وسلم کاتێ بۆ فەتحی مەکە نافەرمێ لای کەعبەیە خێمەیەکم بۆ نەفەرمێ لای قەبرەکەی خەدیجە خێمێکم بۆ خۆ دوور بۆ لە کابرا ئەفەرمێ بۆ ئەو وەفایی بۆ خەدیجە هەبووە اینجا نافەرمێ خانوویەکم بۆ بکەن لە چکە خانی بکردە ئەمایەوە وەفاءن بۆ ئەنسار کە لە مەدینە وعدی پیاون لەوێ بێت و لەوێ وەفات بکە و هەروەها سەحابە ناڵن یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم باشە تۆ خۆ خانوویەکە هەیە لە مەکە بۆ ناشتەوە خانۆکەی خۆت لەبەرەوەی عوقەیلی کوڕی ئەبوو طالب لە ناو خانۆکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتێکە کە کافر بوو هێشتا موسڵمان نەبووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت وەفاءن بۆ ئەبوو طالب مامم من عوقەیل دەرناکەم لە خانۆکە وەفا بۆ ئەبوو طالب ئەم وەفا جوانە یعنی چۆن ئێمە ئەم ڕەوشتانە زیینۆکەینەوە والله مامۆستاگیان ئەم ڕەوشتانە ئێمە پێویستمان بە ناسینی پێغەمبەر هەیە لە قورئان پێغەمبەر لە قورئانەوە بناسین مامۆستا ئەگەر ئێمە تەوحید خۆ معلومی جەنابتە بريتيا لا إله إلا الله محمد رسول الله بشي توحيد الحمد لله خويا يارمتيمان بدا أما بشي دومي إيمان كبودا أبسلي والله برا بيغمر وكو بيغمر بناسين وميد مواي إن شاء الله بركة نوري بيغمر إن شاء الله حتى من لهيني كبابك بينيوما أفرمي جاء كإمام مالك رضا ورحمتي خويا لبي فرمودي بيغمري أخوين دو صلى الله عليه وسلم رنجش برزعبو ئەوانی عرضیان کرد قوربان تۆ خۆ هەموو فەرمودەکان باسی جەهەنەم و عەذاب ناکا تۆ بۆ فەرمودە ڕەحمەتەکانی هەرواتێکەشی جا عیبارەتێکی زۆر جوانی فەرمووی لەو ڕەئەیتم
ما رأيت لما أنكرتم على ما الله. ترون ئەوەی ئێوە ئەگەر ئەوەی من ئەیبینیم ئێوە بتانبینایە ئینکاری ئەوەتان نەئەکردکەوە ئەیبینن لە ڕەنگی منە جوان. حتا لای دوایی من لە پراوێزێکا بینیومە فەرمی کەسێکی تیا بوو فەرمی یا مالی یا ئیمام سوێنتە دەم بەخوا ئوقسیمک بالله تۆ چی ئەبینی لەو کاتە فەرمی والله لا أراه شيئا غير روح النبي صلى الله عليه وسلم ئەمە ئیمامی مالیک ومان بەڵێ ئەفەرمی ماوسە هەیبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیبەتێکی زۆر گەورەیە تا حەزرەتی ئەبوبەکر و عومەر نەبێت توانیوانە بە تەواوی سەیری نێوچاوی پێغەمبەر زين صلی الله شايف علیه و يا سلم مرقى سەحابە ڕویان نادوو بلى نەیانتوانی راس على حتا والله فەرمی عرابیە کاتە مەدینە کە پیامبەری بینی صلی الله علیه و سلم داچڵێکی بەڵێ. یعنی هەیبەتێ وای گرتی راس نێتوانی پیامبەر صلی فەرمی تۆزە لەسەر خۆبە من کوڕی ئافرەتێکم بەڵێ کە کە لە مەدینەیە گۆشتی گۆشتی وشکەوەی خواردووە ینی تا هەیەمنی کردەوە ولا راس لەگەڵ ئەو هەیبەتە گەورە بەڵام چ تەواضعێکیەوە پیامبەر کە بۆ پیرەژنێ لە گرمای قرچەی هاوینی مەدینەیە سەردا ئەنەوێنێ نیو سەعاتی وەکو ئەفەرمێ سەحابە باسیەکەن نیو سەعاتێ سەری دانەوان تا گوێ لە قسەکانی ئەو پیرەژنە بگرێت لە ڕێی مسکەوتە زۆر ڕاستە مامۆستا اینجا مامۆستا لەبارەی هەر وەکو عەرزم کردی بۆ وەفا وەکو فەرموود تەمەشا بکەین بەرامبەر بە گرۆی ئادەمیزاد هەمووی بەڵام من وا ئەزانم پیاغەمبەری خوا بەرامبەر بە ئافرەتان ئەگەر ئافرەتان بیان زانایە بەو بەزەیە گەورەی کە پیاغەمبەر بوویەتی ئافرەتان صلی الله عليه وسلم باوەڕم وایە حەقیان هەیە زیاتر لە پیاوان زیاتر ئەوان پیاغەمبەریان خۆش بی حتا لە فەرمونیەکە ئەفەرمێ پرسیاران لێ کرد أعظم صدقة يا رسول الله قولتني صدقة فرمي وأعظم صدقة لقمة يضعها الرجل في فم زوجته الله أكبر يعني ما وصلتوا لما بكروا يعني أعظم صدقة بشي بيتوتي كيك لدمي بيخاتنا ودمي خزانكي وتيكيك أما اللي لا أزاني شن ديمقراطية وأواني ما في آفرتان وبحساب دفاع لآفرتان كين كل شوي أجن بشوي أنفر مدير يا غمرة شي سر كده إمرو أما أكاد تيكا بخاتە ناودەمی خێزانێک هەموو خۆناغەکانی خۆشەویستیە بڕێ ئەمە مامۆستا هەموو خۆناغانی لە ئاخری ئۆفاتیا معلومی جەنابتانە فەرمووی نوێژ و ژن ئاگاتان لێبی یعنی ئەو بایەخە گەورەی کە بە ئافرەتانی داوە من وا ئەزانم ئەگەر ئافرەتان بیان زانایە وەکو خۆیان کە چەند پیاغەمبەر هەوڵی بۆ داون چەند بەزەیی بۆیان بووە وەڵاهی لەوانەیە بڵم زیاتر ئەوان پیاغەمبەریان خۆشویستە وهرچەنە خوای گەورە ناخی پیاغەمبەر بۆ ئێمە معلومەکە النبی ئەولا بالمؤمنین من ئەنفسهم جات خوا من کەسێک کە لە خودی خۆم دڵسۆزتر بێ بۆم ئیتر مامۆستا چی ماوە بەرم بگرێ کە لە خۆم خۆشتر نەوێت ئەکەومە مەوقعێکەوە ئەزانم بوونی خۆم دەوری نییە بۆم لە قیامەتە بوونی پیاغەمبەر دەوری بۆ من و تۆ هەیە خۆمان ناتوانین شەفاعەت بۆ خۆمان بکەیت پیاغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەت بۆ ئێمە کەواتە ئەو لە خۆم دڵسۆزتر بێ حەقە لە خۆشم خۆشترم بێ ئەم بابەتانە مامۆستانی بۆ عەرزم کردی وەڵڵاهی بەحرێکە حتا لە ئەمانەتە لە ئەدای ئەمانەتە ئەو ئەمانەتی نبووەتەی کە خوای گەورە فەرمانی پێکردووە بەلیغ بیگەێنە یا محەممەد ئەوەیە معلومی جەنابتە لە کاتێکە کە حەزەری جوبرەئیل ئاەتەکانی قورئانی بۆ خوێند و ئەوەندە پەرۆژ بوو پیاغەمبەر صلی الله عليه وسلم محاولەیە کرد دوا بە دوای حەزەری جوبرەئیل لەبەری بکە تا خوای گەورە فەرمی لا تحرك به لسانك لتعجل به خوای گەورە یعنی ڕێنمایی کرد فەرمی ئەوەنە پەلەم مەکە لە وتنەوەی وتەکانە لەسەر ئێمەیە خوێندنەوەی و لەسەر ئێمەیشە بەیان لە هیچ لەکوێ قسووری بۆ لە هیچ شتێکا قسووری نەبوو پیاغەمبەری خوا بەڵام ئەوەی بۆ ئێمە ماوە مامۆستا ئەم جارەی ژەڵێم ئومێدەوارم ئینشاءالله ئەو قائیدە گەورە ئەو قائیدە پڕحیکمەتە ئێمە وەکو جەنابتان فەرمووتان ڕەوێ و سونەتەکانی پابەندین پابەندین پێوە ئەو سونەتانی ئەو عیبادەتانە ئێمە تەحویلیکەین بەسیفە ئەگەر قەترەیەکی لە دەریایەک بێ ئێمە بەسمانە وەکو پیاغەمبەر ئینشاءالله کردوەتی ئێمەش هەر بۆ نمونەیەکی ئەو بیکەین پیاغەمبەر ڕەحمەتە بۆ هەموو دنیا بۆ هەموو دنیا ڕەحمەتارە وەڵڵاه ئەم ڕەحمەتە ببینین ئایا وەفاداری پیاغەمبەر سەڵەم چۆن چاوی لێ بکەین هەڵسوکەوتەکانی مامەڵەی لەگەڵ دراوسیا ئەخلاق وایە ئەبێ ئەوە ئێمە لە ڕێی بەرنامەی خۆیەوە کە ئیتیفاقی لەگەڵا بکەین و ئینەکانی پەیڕەوی بکەین کە نوێشکردن و ڕۆژوگرتن و خێرکردن و بەشت زانین و ئایسە مانگە مانگی مبارەکە هەمومان ڕێزی لێ بگرین و گشتمان بە گوێرەی توانای خۆمان ڕێزی لێ بگرین و احترامی لێ بگرین سڵاوەتی لێ دی ئەرە وەڵڵا سەڵاوات شەوانە لە هەر لە خەوا لە ناو جیەکە هەتا باری نەک جارێ 200 جاریش سەڵاواتی لێ دەمە چۆن سەڵاواتی لێ نادەین خۆش دەوێت
ئارێ وەڵا پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە هەموو کەسێ ئەگەر پێغەمبەر نەبوایە ئێمە لەکوێ ئەمانزانی خوا هەیە تێگەی ئەمجا دینیشمان بەبێ پێغەمبەر دانامەدرێ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئیتر ئێمە خۆشیمان بێ هەر ئەوەیە و کە ئاگامان لە شت ببێ لهنی خوایی هەر لە پێغەمبەرەوەیە ئەینا ئێمە چوو زانین کاکە هیچ شتێ نازانین بەبێ ئەو ئیتر لەخوا بەزیابێ ئیترەوە ئەگەر نەزانین چۆنا هێتا چوم حەزم کردووە ئەمرم کردووە مناڵی خۆمم بردووە ئیتر ئیسش هەر بەردەوام دایم لەگەڵ ڕەفاقەتی یەکێکم کە خەریکی دین بێ ئینشاءالله و ئێمەش تۆمان زۆر خۆشەوێ بەرنامەی تۆ زۆر خۆشە بەرنامەکانی تۆ چۆن چاوی لێ بکەین لە وەفاداریە لە خاکی بوونا لە ئەخلاق و هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆشتەکانی چۆن ڕەنگ باتەوە لە ژیان بە هەموو شتەکانی ڕنگ باتەوە لە ژیان تا لە ژیانی ڕۆژانە تا لە هەڵسوکەوتە لە هەتا سەردانی ماڵان هەتا بۆ هەموو شوێنەکان عنی بە ڕنگ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم إلا رحمة للعالمين يعني ڕەحمەتە بۆ عالەمین ئەوە شتێکی زۆر باشە سونەتەکانی بە عام جێبەجێکەین هەموو شتەکانی زیاتر چ سونەتێک زۆر دووبارە بێتەوە لە ژیانی جنابتانە سونەتەکانی وە لە نوێژی بەیانیانە فەرقەکەوە لە سەردانەوە لە سەردانی دایک و باوکان ئەوە زۆر بە تایبەتی ڕەنگاتەوە و لە عەمرەکردنا لە هەموو شتێک ڕەنگاتەوە ئینشاءالله وەختێک جەنابەت شوویتە عەمرە دیارە یەکەم جار ڕۆزەی پێغەمبەر بینی صلی الله علیه وسلم هەستە چۆن هەستێکی زۆر خۆشە ینی هەست نییە لەوە خۆشتر بێت ینی هەستێکی باوەڕکە ینی هەستێکەچی بە دووبارە نابێتەوە ئەوە هەستێکی زۆر خۆشە کە ئەچیدەوە شوێنە ینی هەتا شارەکەشی ئارامە خۆ بەڵێ مەکە و مەدینە هەیە مەدینە زۆر ئارامترە خۆشترە هادیئترە بەڵێ خێرەکەی کەمترە لەگەڵ مەکەیە بەس کە ئەچیدە ئەو شارە زۆر ئارامە ینی حەز بە غەریبی ناکەیت شارێکی ئەوە ئارام و خۆشە بینە لەگەڵ سڵاوات و لەگەڵ یادکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەڵاو وسەلام وڵات زۆر باشم حەمد و سەنا بخوا ینی بەیانیان کە هەڵەسم چەند کاتێکم دانا بۆ زەگر ئەو قاچی سەڵاواتە ینی کە ئەڕۆم بۆ مزگەوتیەمەوە هەر ئەینەن شتەوە عادی سەڵاواتە دوایش کاتەکانی کە شەر بە زیکری ئینشاءالله بەڕێیەکەین جەنابەت وەکو گەنجێک کە سوپاس بۆ خۆی گەورە مولتەزیم و دیندار ئامۆژگاری چییە بۆ گەنجەکان کە زووتر شوێنکەوتی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم دوانەکەون زووتر تەوبە بکەن بگەڕێنەوە بۆ ئەم ڕێپاکە ئەم ڕێگە جوانە کە ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوت و مامەڵەی دنیا و ئاخرەتمان بەسراوە بە شوێنکەوتنیەوە وڵای بۆ گەنجەکانەوە هەر گەنج معنی تەواو و تا عنی بە موبایلەوە عنی سێرەکەی کەسایەتی نەما هەمووی بە موبایل عنی ئەچێتە دەرەوە من هەل قەدەوە لەگەڵ یانیم سوو خەوتن عنی سێرەکەی بەیانە مزگەوتەکان سۆڵە عنی گەنجی تیانە بەڵێ تیا قەرەباڵخە بە سێرەکەی پیرە گەنجمان کەم هەمووی بە موبایلەوە مەشغوڵە بێ یعنی گەنجێکە بینی بە موبایلەوە باوەڕکە بە زەین پێایەتەوە عنی ئێمە خوای گەورە عاقیبەتمان خێرکان گەنجمان خەریکە بەرەو فەوتانە ڕوە خاز بە موبایل و بەم پەیجانەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ من وەکو بەندەیەک وەکو عەبدێک عەبدی خوا نانە خۆم وەکو عەبدێک ئەخەوم هەڵس و کەوتەکەم حتا ئەفەرمێ خوای گەورە اختیاری خستە دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا ئەتەوێ پاشا و دەسەڵاتدارێکی گەورەی دنیایی بی لە هەمان کاتا پێغەمبەرێکیش بیت مەلیک و پێغەمبەر بی یاخود عەبد و پێغەمبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەندایەتی خوا و عەبدایەتی و پێغەمبەرایەتی هەڵبژارد لەگەڵ ئەم هەموو تەواضوعە گەورە بەڵام ساریم و دەقیق و ڕێکیش بوو لە کاتێکا کە حەق بەیان بکە یعنی ئیسراری و سووربوونی لەسەر حەق هەبوو کاتی ئەبوو تالیب چەنێ بۆ ئەبوو تالیب مامی خۆشەویست چەند یارمەتی پێغەمبەریاوە صلی الله علیه وسلم فەرمێ کوڕی برام واز لەم داوایە بێنە فەرمێ مامەکیان ئەگەر خۆر بخەنە سەر شانی ڕاستم مانگیش سەر شانی چەپم وازی لێ ناهێنم یا سەرەکەوێ یا شەهیدە بم لێ ڕێیا ئەمە ئەخلاقە ڕۆشتە بەرزەکانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم خۆشەویستانم پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لە هەر ئەخلاقە بەرزەکانی کە لە سەرەتای وحی و لە سەرەتای ژیانی خۆی حتا وەفاتی کردووە لەسەری بووە لە مەکە و لە مەدینەیە بە بەردەوامی خەریکی ئەم ئەخلاقە بەرزە بووە کە هەرگیزا و هەرگیز بەڕاستی لەمە گەورەتریش نییەویش جەبر الخەواترە دڵڕاگرتنە دڵڕاگرتنی خەڵک دڵڕاگرتنی ئینسان دڵڕاگرتنی حتا گیان لە بەران عنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی وشتری خۆی هەبووە وشترەکەی کە ناوی هەبووە ناوی شوێنی ناوە ئەوە کێوی ئوحود جەبەل یحبنا ونحبه
کێبێکە ئێمە خۆشمانە ئەویشێ مێخۆشە بێ بۆ مەکە ئەفەرمێ ئەگەر دوژمنەکانە دەریان ناکردم ئەگەر دوژمنانی خوا دەریان ناکردم واللهی هەرگیز لە مەکە کۆچم ناکرد و ناڕۆشتم ئەوە نەوەفای هەبوو بۆ خەڵکی مەدینەکە جێی نەهێڵان لە کاتێکە پیاوێکە بوو لە مەدینەیە سەحابەیەک بوو فەقیرۆکە داماو بوو داماو لە کوردەوارەیە پێڵن گێلۆکە و داماو کەس ژنی نادایە زۆر فەقیر بوو جولەیبی بیناو بوو هاتە خزمەتی پێ فەرمی ئەوە بۆ جولەیبی بژن ناهێنی فەرمی یا ڕەسوڵڵا کێ ژنەیە بە من فەرمی خۆمەچم بۆ داوات سەیری و دڕاگرتنەکە سەیری و جەبر الخەواترەکەن ئازانم گەورەترین عیبادەتە ئاگاتان لێبێ دڕاگرتنی خەڵک ئەو کەسی کە خەڵک احتیرامی ناگرێ یعنی هەل لەم مانگەیە کە دنیای اختلافات و جیاوازی لەسەر مانگی مەولود دروست بوو کۆمەڵێک بەدڵێتی کۆمەڵێ بەدڵی نییە کۆمەڵی ئەنجامیە کۆمەڵی ئەنجامی نادا هەر خەریکی جەبر الخەواتر بنواز لەم مەسەلا ناهێنن کە لەسەر شتی زۆر بچووک یا لەسەر ڕێزی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ بێ موشکیلە دروست بکەی لەوەی کە پیانسان لە مانگە مبارەکەیە لەدایک بۆ ئەم شتە جوانانە باسەکەین تۆ بیکەی بە موشکیلە بۆ خەڵک لەبەرەوە خۆشەویستان جەبر الخەواترەوەیە کە جولەیبیب پیانسم خۆی چوو داوای ئافرەتێکی بۆ کرد لە ماڵێکی ئەنساری دایک و باوکی وتیان واللهی بابیرێکی لە بکەینوانی قرس و بەلایەنەوە چۆن ئەو کچە نازدارە جوانەی خۆیان بن بە جولەیبیب کچەکە زۆر عاقڵ بوو وتی بە دایک و باوکی پێنسم کە چۆ دەرەخوا حافزی وتی دایکە باوکە ئێوە ئەمری پێغەمبەر جێبەجێ ناکەن من ڕازیم شووی پێ بکەم هەر کەسێک بێت ئەفەرمێ بەڵام بەیانی جیهاد بوو شەڕ بوو جولەیبیب شەهید کرا کە شەهید کرا پێنسەم لەناو هەموو سەحابەیە سەحابە بە دوای ناودارەکان ئاگەڕانزان کێ شەهید بۆ فلان شەهید بۆ فلان شەهید بۆ پێنسم فەرمی ئەی جولەیبیب لەکوێیە وتیان واللهی نازانی یا ڕەسوڵڵا کە چوون سەیرەکەن شەهید بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمودێکی جوانی فەرموو لەسەر جولەیبیب کە ئێستا لە ناو بەهەشتایە لەگەڵ ئافرەتەکانی خۆی و لەگەڵ حۆریەکانی بەهەشتایە و وازی لە دنیا هێنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی بەدەستی خۆی کفنی کرد بەدەستی خۆی خستێ ناو گۆڕەوە کەواتە لە مردن و لە ژیانە دڵی جولەیبیبی ڕاگرت ئەما و ئەخلاقە گەورەیەکە بە پێویستمانە زۆر جارێ مەرە ئاهەنگێکە گێڕین ریزی پێشەوە بۆ کۆمەڵی خەڵکی تایبەت دیاریەکەین ئەی بۆ ئەم خەڵکە تایبەتە ڕۆژان لەگەڵ خەڵکەکەیە دانەنیشێ شوێنی نەبووە لە سەر عەرزەکە وەکو خەڵک دانیشێ ئەوە دڕاگرتنە ئەوە ئەو ئەخلاق و ئەو سونەتەیە کە ئێمە پێی ناوێرین و قورسە بەلامانەوە بەڵام ئەوە ئەو ئیشەیە کە بەڕاستی ئەمەی موسڵمان پێویستە لەسەرمان لە سیرەی مبارەکی پێغەمبەر سەڵەم وەری بگرین ربي بنرى الصلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد مجتبى يا مصطفيته أحمد وأسعد محمد مجتبى يا مصطفيته صاحب سيدا مولانا بوهم عالم مولايتو أم جهان جي ظلماتا قرن بنوري شرايتو ربي بنرى الصلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد مجتبى يا مصطفيته عاشقاني تو هر زندون تا أبد لا بار ولايتو عاشقاني تو هر زندون تا أبد لا بار ولايتو چەند نیشانەی پێ نیشان داین هاتنی دەوری دنیای تۆ ڕەبی بەنێرە سەلاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و ئەسعەد و محەممەد مجتبى يا مصطفيته جان فدای عەروعەری باڵای تۆ دڵ فدای سێبەری ئاڵای تۆ جان فدای عەروعەری باڵای تۆ جان فدای سێبەری ئاڵای تۆ پادشایە ئەوەی بێتابار سێبەری باڵی هومای تۆ ڕەبی بەنێرە سەلاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و ئەسعەد و محەممەد مجتبى يا مصطفى تو شونمي فەیزی تۆ شیفایە بۆ جەفاکێشی وەفای تۆ
شەونەمی فەیزی تۆ شیفایە بۆ جەفاکێشی وەفای تۆ مەرهەمی زامی دڵانە چاوی ئاوی بێ خەتای تۆ ڕەبی بەنێرە سەلاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و مەسعەد و موحەممەد مجدەبایە مستەفای تۆ